بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ وچمە لای تەوری ئەمڕۆی پرۆگرامەکەمان ئەمڕۆ یەکێک لە نووسەر و شاعیر و ڕۆشنبیرەکانی کورد لە لامان میوانە کە نووسەرێک جگە لە چەندین نووسین لە بوارە جیاوازەکانی ئەدەبدا یەکێکە لە نووسەرە پێشەنگەکانیش لە بواری مناڵاندا ئەمڕۆ باز لە دیوانە نوێیەکەیەکەین ئەو نووسەر و ڕۆشنبیرەش شاعیری کورد مامۆستا محەممەد کەساسە کە دیوانێکی نوێی بڵاو بۆتەوە بە ناوی دیوانی محەممەد کەساس بەڕێزیان لە سودی کورسات مەگەزین میوانمانن مامۆستاگیان بەخێربی سەرچاومان چاو خۆش بێ زۆر سپاس دەکەم بۆم بەسەکردنەوەی سپاس دەکەم دیوانەکەت بڵاو بۆتەوە واتە مەراسیمی بۆ کراوە هێشتا مەراسیمم بۆ نەکردەوە بەڵام بڵاو بۆتەوە لە ناوەندی ڕۆشنبیری شاعیران و ئەدیبان و نووسەران و لێکۆڵەران و هەندێک لە ڕخنەگرانیش بینیوانە. بەڵێ کاتە بۆچی مەراسیمت بۆ نەکردو اینجا بڵاوی بکەیتەوە هێشتا ماوێتی کاتی نەهاتووە کاتەکە چییە؟ منەمەوێت لە ناو یەکێتی نووسەرانی کورد لە قی سلێمانیا مەراسیمێکی بۆ ساز بکەم لەو مەراسیمەدا لێکۆڵەرێک یا ڕخنەگرێک یا دوو کەس دوو ڕخنەگەر خوێندنەوەی بۆ بکەن و لە ناوکێشی خوێندنەوەکانی ئەو دوو بەڕێزە منیش یەک دوو تێکس بخوێنمەوە ئەوە یەکێتی نووسەران لە قی سلێمانی هەموو یەکشەمانێک بەرنامەی هەیە کۆڕ ساز بکە ئەم یەکشەمەیە کە ڕۆی هی مامۆستا ئەیوب بوو یەکشەمەی داهاتوو ئەگەر فریا بکەوێ سەرەی ئێمەیە. زۆر باشە ماوەی چەندێکە سەرقاڵی بە نووسینەوەی ئەم دیوانەیان کۆکردەوەی ئەو بەرهەمانەت کە لەناو ئەم دیوانەدا جێگەی بۆتەوە بزات جەنابی باسی لەم دیوانەیە ئەم دیوانە هەمووی شعری کلاسیک لە خۆگرێ بەڵام کلاسیک لە فۆرمێکی نوێدا ئەم کۆکردنەوەی ئەم دیوانە و ڕێخستنیان و گەیاندنی بە چاپ و گەشتۆتە دەستی خوێنەر ئێستا زۆر ماندووی کردم زۆر لە هەموو ڕۆکانەوە ماندووم بەدەستیەوە بەڵام خۆشبەختانە ماندوێتیەکەم ڕەوایەوە چونکە هێندەی لە ناوەندی ڕۆشنبیران و ئەدیبان و شاعران بینیوانە دەنگۆیەکی باش دەنگدانەوەیکی باشی هەیە ئەوە وای لێکردم زۆر ئاسوودە بم ماندووبوونەکەم لە بیر بچێتەوە. باشە لە چه ڕوویەکەوە زۆر ماندووی کردی مامۆستا؟ یەکەم لە تێکستەکان بە پەرشوبڵاوی هەر تێکستێکم لە شوێنێک هەڵگرت بوو نووسی بووم دام نابوو پاشان لە نووسینی تێکستەکانە دەقەکان لە ڕووی وشەسازی و لە ڕووی ڕەگەزدۆزی و لە ڕووی خاڵبەندی و لە ڕووی ئیقائی ناو دەرەوەی شێعری و لە ڕووی سووەری شێعری و لە ڕووی هەموو بنەماکانی شێعری کلاسیک کە پێویست بن بۆ ئەو ستایلە بەڵام لە فۆرمێکی نوێدا ئەوانە زۆر سەرقاڵیان کردم زۆر ماندویان کردم یعنی وەکو سنعات سازێک دانیشتوم سنعاتم تیا بەرجەستە کردووە ئیشم تیا کردووە کارم تیا کردووە. زۆر باشە مامۆستا ئەمە یەکەمین دیوانی تۆیە یان تا ئێستا چەند دیوانت هەیە؟ نەخێر من بەمەوە ئەمە سیوی یەکەمین کتێبمە بەڵام ئەم سیوی یەک کتێبە هەمووی شێعر نییە وەکو دیوانی شێعری وابزانم ئەمە شەشەمە ئەمە شەشەم دیوانی شێعریە. بەڵێ هەمویان بەم شێواز و بەم نەخێر قوربان ئەوانی کە شێعری ئەدەبی مقاومەی تایە دوانیانم لە سەردەمی خەباتی شاخە چاپ کردووە باقیاتەکەیم لە شارە چاپ کردووە شێعری حوڕە ئەمە زۆر جیاوازە ئەمە جیایە لەوانی دیکە ئەمە بە تەنیا بەس کلاسیکەکان لە خۆگرێت. بەڵێ ئەمە کارێکی قورسە شعر بە شێوازی کلاسیک و بەڵام لە فۆرمێکی مۆدێرنەیە. بەڵێ زۆر ماندوو تەکا ئەگەر لە بنەماکانی شعر بە تایبەتی شعری کلاسیک شارەزانە بێ و کەسە ئیلمامی نەبێ لەگەڵ وشەسازی و ڕەگەزدۆزی و کێش و سەروا و سۆری شعری و وەکوتە وشەسازیش
ناگاتە منزڵ بەڕاستی ئەگەر ئەو شیعرە ئەو تێکستە ئەو دەقە لەدایک بێ بە شەل و شکستی لەدایکە بێ. بەڵێ ئەمە ئەو بنەمایانن کە ئاماژەت پێکرد بۆ شعری کلاسیک، بەڵام ئەگەر هاتوو بۆ هەموو شعرێک، بەڵام شعری کلاسیک تۆکمەترە لە ئێستا ئەو بنەمایانە کەم کەس بۆ ئەم شێوازە لە نووسین دەوێت. ئەوانی کە باسم کرد. بەڵێ زۆر باشە مامۆستا، جگەلەوەی کە تۆ چەندین نووسینت هەیە لە بواری ئەدەبیات لە بوارە جیاوازەکاندا، لە بواری مناڵانیشە زۆر بەرهەمت هەیە. چەند پارچە شعرت هەیە یاخود چەند کتێبی تایبەت بە مناڵانت هەیە و هەر هەمویان شعرن؟ بەڵێ کتێبی تایبەت بە مناڵ، دنیای مناڵ، بەڵێ دنیایەکە چەند سادەیە، هێندە ئاڵۆز و گەورەیە، هێندە ئاڵۆز و مەزنە. ئەو کەسەی بیەوێ لە دنیای مناڵ بنووسێ ئەبێ لە زۆر ڕوەوە شارەزا بێ، لە ڕووی سایکۆلۆجی مناڵەوە، لە ڕووی پەروەردەی مناڵەوە، لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانی مناڵەوە، لە ڕووی جەستەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی زۆربەی ئەو شتانی کە تایبەتن بە دنیای ژیانی مناڵ شارەزا و بە ئاگا بێ، ئەوە کاتە ئەتوانێت بچێتە ناو ئەو دنیا سادە ئاڵۆزە تۆکمەیە، چونکە هەم سادەیە ئاڵۆزە هەم تۆکمەیە. من تقریبەن 11 کتێبیانم لەو مەجموعەی کە باسم کرد لەسەر مناڵ و دنیای مناڵە. هەندێکیان شعرن، شعری ئاساین، ئۆپەرێتی شعریشی تایە بۆ مناڵ، بەشی زۆریان کراون بە گۆرانی دادەبەیان زەریفی، یادی بە خێردەمێکە نایبینم، هیوادارم تەندروست بێ، لێرەوە ڕێزم هەیە بووی زۆربەی شعرەکانی کردووە بە گۆرانی، هەرخۆشی پێم وایە ئاوازی بۆ داناوە. ئۆپەرێتی شعریشی تایە. هەندێک لە کتێبە شعرەکانی تر بابەتی تەرجەمان، چیرۆکن بۆ مناڵ، چیرۆکن بۆ هەرزەکار، بابەتی سایکۆلۆژین، بابەتی پەروەردەین، ئەوانە تێکەڵ. لەم ساڵانی دواییە هیچ بەرهەمێکت هەبووە بۆ مناڵان؟ تقریبا 10 ساڵێکە وازم لە دنیای مناڵ هێنا، وازم لە نووسین بۆ دنیای مناڵ هێناوە. ئێستا خۆشبەختانە کۆمەڵی خەڵک لە دنیای مناڵە کارەکەن، کۆمەڵی قەڵەمی جوانن، کۆمەڵی قەڵەمی بەتوانان، هیوای سەرکەوتنیان بەوە خوازم، بەڵام هیوادارم نەبێتە زۆر وەر. زۆر باشە مامۆستا، ئەتوانی پارچەیەک شعرمان پێشکەش بکەی لەم دیوانە؟ بەسەر چاو. بەبێ ماهی ئاسمانی ئەو هەمیشە ڕوو لە ڕووخانم، وەکو شەونمی ڕووی گەڵا لەبەر خۆرا لە نەمانم، لە ناڵە و لە فیغانمدا تازێباری جەور و خەمم، وەکو کوشتەی باوە کوشتەی ئەوینم وە لە هیجرانم، کە من میحرابی ئەوینم مەقامی تاعەتی ئەو بێ، کە من میحرابی ئەوینم مەقامی تاعەتی ئەو بێ، بە من چی خۆر لە کەلا بێ، دەبا هەمیشار شەو بێ، لە شەودا ئاياتی لێوی بز بە بستی ئەزبەر دەکەم، شەوم چون ڕۆژی ڕووناکە لەوانەیە بۆ من خەو بێ، شەوی پرچی کە ماهی ڕووی دادە پۆشێنی گەرانم، بۆ تەوافی کابەی لێوی دەست بە دوعا چون زێوانم، ناچارم من سەفەری ڕێی قولەی قافی بگرمە بەر، لە ڕاوی مەرجانی ڕوویە بە تەنیا خۆم دەریاوانم. دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان. لەو بەرهەمانت، ئەو بەرهەمە شعریانت کە تا ئێستا بڵاوت نەکردوتەوە، هیچ بەرهەمێکت هەیە کە لە داهاتوودا پلان بێت کە بڵاوی بکەیتەوە؟ بەڵێ هەمە، بەڵام ئەبێ ئەوانیش کۆیان کەمەوە پەرش و بڵاون، چونکە مەشاکل ژیانەوە زۆرە
ینی ناتوانانی هەموو کاتەکانت تەخسیسکەی بۆ بوارێک ئەبێ خۆت بکەی بە 12 لق. بەرحاڵ شتم ئامادەیە، ئێستا حالیان کتێبێکی کەم ئامادەیە بە شیعر لە چوارچێوەی چوارینەی شیعریە، بەڵام وتەی بە نرخن، وتەی بە نرخ. ئەگەر مامۆستا و فەیلسوفی گەورەی کورد پیرەمێردی نەمر قبوڵم کا بە قوتابی قوتابخانەکەی ئەو ڕێژکەی گرتووە. ئەمە لە پلانتە بۆ داهاتوو بڵاو ئامادەیە بۆ چاپ، نازانم کەی چاپ ئەکرێ، ئامادەیە بۆ چاپ. زۆر باشە مامۆستا. ئێستا خۆشبەختانە چەندین شاعیری نوێمان هەیە، چەندین شاعیری گەنج و لاومان هەیە کە شیعرە نووسن. ڕاچیە سەبارەت بە شیعرەکانی ئەوان و هیچ کام لەو شاعیر و با بڵێن ئەو گەنجە لاوانەی کە ئێستا دەستیان کردو بە شیعر نووسین و لەو دنیای ئەنووسن، هیچ کامیان پرسوڕات پێیەکەن ڕۆژێ لە ڕۆژان دێنە لای تۆ کە شیعرەکانیان پیشانی تۆ بدەن بۆ ئەوەی کە سەرنج و تێبینیەکانی خۆت وەکو شاعیرێکی گەورە پێ بدەیت؟ بەڵێ خۆشبەختانە لەم لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێ گەنج، کۆمەڵێ قەڵەمی جوان، کۆمەڵێ قەڵەمی بە بەهرە پڕبەهرە، وریا و شارەزا و خوێنەرێکی زۆر باش و وریا هاتوونەتە مەیدانی نووسین. ئەوەی ئێمە قسەی لێ سەرەکەین مەیدانی شیعران. بەڵێ تیانایە شێعری زۆر جوان، زۆر هەنگاوی باشی ناوە، ئەکرێ ئەگەر تەرجەمە بکرێ بچێتە ئاستی شێعری جیهانیەوە، چونکە ئێمە بەڵێ میلەتێکی سەرکوتکراوین، بەڵام هیچمان لە میلەتانی دیکە کەمتر نییە، بەڵام کێشەیەکمانەیە، وەرجێڕانی پێچەوانەمان نیوەیە، وەرجێڕی پێچەوانەمان نییە. هەمانە لە بیانیەوە بۆ زمانی کوردی، بەڵام لە کوردیەوە بۆ زمانی بیانی هەشمان بێ زۆر کەمن. ئەوانیش بە برادەرایەتی و بە مەسووبێت و منسوبێت کارەکەن، بەداخەوە نابێوا بێ، ئەبێ لەسەر تێکست کار بکات، نەک لەسەر ناو. ئەمە بەلایەک. بەلایەکی دیکە بەڵێ خۆشبەختانە من ئەوە لە 50 ساڵ سەرەکە لە مەجای ئەدەب و نووسین و شێعرە سەرقاڵم بوومەتە جێپەنجەی خۆشبەختانە، جێپەنجەی باشی ئەو گەنجانە زۆر لە برادەران و دۆستان و ئەو خەڵکانی کە لە دنیای شێعرە کارەکەن دێن سەردان مەکەن، بەڵێ ڕاوێژەکەن، ڕێنمایی بەپێی پێویست، بەپێی ئەزمموی خۆم، ئەوانیش خۆشبەختانە جۆگرن. من هەمە خەڵکمەیە لە خاوەن قەڵەمە شێعرە نووسێ لە شار و شارشکەکانی ئێرانەوە دێن، بە تایبەتی بە دوام ئاگەڕێن، یەکتری ئەدۆزینەوە لە ڕێی تەلەفۆنەوە بێ، لە ڕێی پرسو هەواڵی ئەوانەوە بێ بۆ من یەکتری ئەدۆزینەوە. چەندین هاوڕێم هەیە بەو شێوەیە. لێرەش ناو شار بەڵێ زۆرم هەیە لەو گەنجانە کە پرسوڕا دەکەن و ڕێنمایی ئەین بە یەکتری. خەڵکی باش، خەڵکی خوێنەوار، قەڵەمی جوان. بەڵێ جا مامۆستا، ئەمە یەکێک کە بێت لە دیوانە هەرە تایبەتیەکانی تۆ و ئەو پارچە شیعرەی کە پێشکەشت کردین یەکێک بوو لە پارچە تایبەت و جوانەکان. پێمان خۆشە پێش کۆتایی بە شیعرێکی تۆ کۆتایی بە ئەم بەرگەیەمان بێنی. خۆشحاڵی بژاردن. خەمی کەڵەگەت کام ئەمەیانی ئەمەیان خەمی کەڵەگەت. بەڵێ خەمێکم هەیە کەڵەگەت، هێندەی باڵای ئەرعەرینت، دەڵێم داخۆ چ ڕۆژێ بێ بە خەونیش بێمە سەرینت. خەمێکی ئاڵ لە ناخمایە چون بەرگی ئاڵی کوڵمانت، لە کوختی پادشای عەشقا بفەرموو بێمە ژوانت. بە عەشقەوە هەموو ڕۆژێ بۆ دیداری چاوانت دێم، جگە لە نزرگەی چاوە خوا دەزانێ بێ شوێن و جێم. خەمێک هێندەی ناوازەیت دەمسووتێنێ لە ناخەوە، بزەیەکت بەسە بۆ من دەبمە قەقنس بەو داخەوە.
دەستەکانت خۆش بێ مامۆستاییان خەرمان بەرەکەت بە خێرهاتی گەورەت کردین دووبارە بە خێربی سپاس بۆ جەنابە چاوەکەم مەمنونم هەر بژیت